بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکەم شەو لە گۆڕە. خۆشەویستان، هەمومان شەوان لە ناو مناڵ و خێزان و سفرە و خوان و میوان و قەڵەباڵغیان ڕۆژەکەینەوە هەموو وەسایلەکان کە پێویستمان پێیەتی لە بەردەمان فەراهەمە بیر لەوە ناکەینەوە کە ڕۆژێک دێ هەموو ئەوەی کە هەیە بە لەحزەیەک لە کیسێ دەین و بەجێ هێڵین بە بێ کەس، بە بێ برا، بە بێ باوک، بە بێ کەسوکار. ئالێرانەیە لێیە خەوین ئەم شەوەمان چۆن لێ ڕۆژە بێتەوە. ئادەمیزاد هەیە کە شوێنەکەی گۆڕی تەنها خەوێزڕێ ناڕەحەتێ بێ. ئینسان هەیە ئەگەر یەک شەو تەوقیف بێ دنیای لێتەوە یەک و ئەڵێ ئەو شەوەم بە چ حاڵێ لێ بووە. بەڵام شەوێک دێ خۆشەویستەکەم سەختترین شەوە لە ژیانی ئینسانە کە لەناو ئەو گۆڕەیە، لەناو ئەو تاریکاییەیە ئەمێنێتەوە ئەم شەوەی چۆن لێ ئەگوزەرێ وە چی ڕوەدات. خوای گەورە پەنامان بات لەم شەوەیە داڵدە و فریاد ڕەسمان بێ، بە تەنیا بەجێمان نەیەڵن وەکو کەس و کار و خزمان هەمویان ڕۆیشتن و هەریەکەو لە ماڵەکەی خۆیان ئێمەیان بە تەنیا لێرە بەجێهێشت. خوای گەورە ئاشنا و هاودەمێکمان بۆ پەیا بکات کە نەیەڵێ بێتاقەت بین و ئەم ئەرکە و ئەم ناڕەحەتیە و ئەم گۆڕانکاریە گەورەیەمان لەسەر سووک کات. بەڵێ بۆیە زۆر جار کە بیری لێ ئەکەیتەوەڵە وەڵڵاهی لە خەیاڵی مردنی خۆما بووم، لە خەیاڵی ئەو باسەیانە بووم، واتە بیرم لە مردن نەکردوێتەوە. زۆر جاریش لە تەعزیە ئاوادانیشین کوڕە لە بابە ئێمە دوێنێ پێکەوە لە داوەت بووین، حەتانی وەشە و قسەی خۆشمان کردووە، نازانی کابرا شەو تەلەفۆنێکم بۆ هاوتی وەڵڵا کابرا فڵان کەس مردووە. هەر بە تەمای ئەوە نەبوو ئەوەی حسابی بۆ نەکرد بێ، پلانی مانگ و ساڵێکمان پێکەوە دانا. چۆن شتی وا بێ؟ یەکەم جار باوەڕ بخۆ ناکەیت. بەڵام ئەمە حەقیقەتە. ئەو شەوەیە کە ئیتر ناڕەحەتترین و سەختترین شەو و ڕۆژە بەسەر ئینسانە تێپەڕێت. خوای گەورە پەنامان بات. ئەو شەوەیە کە جارێکی تر ڕۆژ نابینیتەوە تاوەکو ڕۆژی قیامەت. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێت: ئەلا ئوحەدیثکم بیەومەینی وەلەیلەتەین لەم تەسمع الخەلائق بمثلهن. دوو ڕۆژ و دوو شەوتان پێ بڵێم کە خەڵک نەیبیستووە بەقەدەر ئەو دوو شەو و ڕۆژە سەخت لە ژیانیا. ئەوەل يوم يجيئك البشير من الله تعالى إما برضاه وإما بسخطه. ئەو ڕۆژەیە کە مەلایکەتەکان جان تەکێشن و مژدەت پێدەن لای خوای گەورەوە کە لێت خۆش بووە یان خوای گەورە پەنامان با لێت تووڕەیە. و ڕۆژێکیش کە لە بەردەمی خوای گەورەیە زینووە بیتەوە و نامەی ئەعمالەکانت بەدەستی ڕاست یاخود بەدەستی چەپ وەرەگریت. ئەمە دوو ڕۆژێکی زۆر سەختە. ئەی شەوەکان: وليلة تستأنف فيها المبيت في القبر لم تبت فيه ليلة قط. شەوێکیش کە لەناو گۆڕامێنیتەوە و قەت پێشتر ئەم ئەزمونت نەکردووە و نازانیت. وليلة صبيحتها يوم القيامة. الله، شەوێک پێتەڵێن خۆت حازر کە و بەیانی قیامەت هەڵەسێ و لە گۆڕەکەویتە دەرەوە. الله، ئەو دوو شەوە چۆنە گوزەرێت
چۆن تێپەڕێت چەند قورسە لەسەر شارمان هەموو ئەوەی کە کردوتە لە دنیاە لە شەوی زاوایەتی و لە شەوی تەخەڕوج و لە شەوی خۆشی و شەوی قازانج و شەوی مناڵبوون و هەمووی بیرە باتەوە. والله لو عاش الفتى من دهره ألفا من الأعوام مالك أمره متلذذا فيها بكل هنيهة ومبلغا كل المنى من دهره لا يعرف الآلام فيها مرة كلا ولا جرت الهموم بفكره ما كان ذاك يفيده من عظم ما يلقى بأول ليلة في قبره. والله ئەگەر گەنجێ 1000 ساڵ بژی هیچ خەفەت بەلای مێشکی شیاتیانە پەڕی بێ قەت ناڕەحەتی نەچێشت بێ هەموو ئەوەی کە لە تامەزرۆیی ژیان هەیەی دەستی کەوت بێ و ئەوی بیریشی لە نەکەوت بێتەوە بۆی فەراهم هات بێ قەت خەیاڵ و ناڕەحەتی بە مێشکیش و بە خەیاڵ و بە خەویشیانە هات بێ یەکەم شەوی قەبر والله هەمووی لە بیرە باتەوە. ئەو شەوەی کە لە ناو کەس و کار و خۆشەویستان و پێخەفی گەرمە هەڵمانەسێن و هەڵمانەگرن بەرەو ئەم شوێنەمان بەڕێیەکەن ئەبێ بە خۆشی بێ بە ناخۆشی بێ قوبوڵمان بێ قوبوڵمان نەبێ ئەبێت بە ناچاری قوبوڵی کەین. بەڵێ ئەمە ئەوەیە کە شاعیرەکانی بەردەوام ناڕەحەت کردووە و پیاوچاکان و عولەمایانی دایمە نیگەران کردووە دایمە لە خەم و خەفەتی ئەم شەوەیە بوون. بەڵێ ئەم شەوە ئەو شەوەیە کە مڵک و سەرۆت و سامان و هیچ شتێک بە کەڵکت ناهێمێنێ هەر هەمووی لە لەحزەیەکا لە دەسەدەیت. عەبدوڵای کوڕی مەسعود بۆمانە ژێڕێتەوە فەرمێ گەنجێک هەبوو پێیانەوت ذی البیجادەین یعنی خاوەنی دوو جاجمەکە کوڕێکی زۆر دەوڵەمەند و مامێکی زۆر سەخی هەبوو لە باتی ئەسپێ دوو ئەسپی بۆ کڕی بوو نێ هێش پێویستی بە هیچ بێ چکە باوکی نەمابوو کەوتووە لای مامی. سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ڕێگەیەوە هاتوچویانە کرد و سەفەریانە کرد. ئەم کوڕە گەنجە لەوێ موسڵمان بوو ئیمانی هێنا ئیمانەکەی لە مامی شاردەوە دوایی بە ناچاری وتی مامە جان من موسڵمان بووم. مامی پێی و دینەکەی خۆ چاکترە ئەگەر واز لە منێنیت لە هەموو شتێکت ئەڕوتێنمەوە ئەسپ و پارە و ئاڵتون و تەنانەت جلەکانی بەریشی لەبەرداکەن. بە ئیسراحەت لە ژوورێکە دایناوتی جلی لە بەرا نییە بۆ شۆ ڕاکات کە فرسەتی هێنا سەرچەفێکیان هەبوو لە ماڵەوە کردی بە دوو کردەوە یەکیان لە خۆیەوە ئاڵان و یەکیانی کرد بە سەرشانیە هەڵهات بۆ لای پێغەمبەری خوا بۆ لای مەدینە صلی الله علیه وسلم. جا عەبدوڵای کوڕی مەسعود قسەی ئەومان بۆ ژێڕێتەوە فەرمێ جارێکیان لە شەوێکە خەبەرم بۆوە کەسێرەکەم پێغەمبەری خوا دیار نییە دەسم برد بۆ جێگەکەی سارد بوو ئەبوو بەکر دیار نەبوو عومەر دیار نەبوو ڕووناکیەکم بەدی کرد لە دوورەوە چوومە خزمەتیان کەسێرەکەم کفنێک پێچراوەتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گۆڕەکەیایە فەرمێ براکەتانم بۆ شۆڕکەنەوە. فەرمێ ڕووی کردە قیبلە و فەرمووی اللهم إني أمسيت عنه راض فرض عنه. خوای گەورە من ئەم شەو ئەم ئێوارەیە لەم پیاوە ڕازی بووم خوای گەورە تۆش لێ خۆش بە. تمەی پێغەمبەری خواوە کێیە؟ فەرمی قال هذا أخوك عبد الله ذو البجادين مات في أول الليل. ئەو براکەتە ئەم شەو
دەمە ئێوارەیە وفاتی کرد. عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرمێ فەوەدەدت والله ئەنی ئەنە المەیت. خۆزگەمە خوارد، خۆزگە من ئەو مردووە بوومایە کە پێغەمبەری خوا ئەو دوعای بۆ کرد، خوایە من لێ ڕازی بووم تۆش لێ ڕازی بوو. خۆ ئێمە کەس ئەو دوعایەمان بۆ بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان بڵێ خوایە من لەو شۆن کەوتووی خۆم ڕازی بووم تۆش لێ ڕازی بۆ لێ خۆش بە. بەڵێ پیاوێکی ملحیدی وەکو تۆماس باین لە کاتێکا مردنەکەی نزیکە بێتەوە قسەیەکی هەیە ئەڵێ ئەرجووکم لا تتركوني وحيدا، داواتان لێ یەکەم بەجێمێڵن یا ئیلاهی ماذا جنيت لأستحق هذا، خوای من چیم کردووە شایستەی ئەمە بم. ئەمە هێشتا سەرمەرگە و قەبری نەبینیوە. ئەڵێ لو أن للعالم كله ومثله معه لدفعت به هذا العذاب، گەر هەموو دنیاهی من بێ ئیساکەنە ئەم ئازارە لە کۆڵکەمەوە لە کۆڵێکەمەوە. جاڵێ لا تتركوني وحيدا ولو تركتم معي طفلا فإني على شفير جهنم إني كنت عميلا للشيطان. فمێت بەجێ مێڵن ئەگەر مناڵێکیش بووە لەگەڵ ما بەجێ بێڵن بەتەنیا بەجێ مێڵن. چەند قورسە بۆیە ئەو ڕۆژەیە ئەو شەوەیە کە ئینسان ئەچێتە گۆڕەوە پێڵێن ئەمە ڕۆژی خۆتە، ئەمە ئەو ڕۆژە بوو، ئەمە ئەو شەوە بوو کە ئیشت بۆ کردە بوو، کەواتە شەوەکە بە تاریکی نامێنێتەوە، هەم قەبرەکە فراوانە بێ و هەم ڕووناکە بێ. ئەو هاودەمەی کێت بۆلات ئەڵێ هذا يومك الذي كنت توعد، ئەمە ئەو ڕۆژە بوو، ئەمە ئەو شەو بوو کە وعدت پێدرا بوو. بەڵێ دڵت بۆ خۆشە بێ. ئافرەتە هەبوو لە مەکەیە ئیماندار بوو، ئەی فەرموو یا نەفس الليل ليلتك لا ليلة لك غيرها. ئەم شەو شەوی خۆتە، هیچ شەوێکی ترن نییە، ئەم شەو سبەی شەو لە گۆڕایت. چیەکەیت؟ چۆن عیبادەتەکەیت؟ لەبەرەوە هەر شەوێ خەوتن بەو خەیاڵەوە بخەون کە بەیانی سبەی شەو خوا ئەزانێ لە چۆوە بیت. ئەوەی کە خەڵک حسابی بۆ نەکردووە. بەڵێ هەروە بووە هەموو ئەوەی کێتە گۆڕەوە شەوی پێشوو والله حسابی بۆ ئەم شەوە نەکردووە مەگەر کەمینەیەک نەبێ. مامە پیرەکە چیت حازر کردەوە بۆ ئەم شەوە؟ گەنجەکە کە تا نیوە شەو بە دیار سۆشیال میدیا و بە دیار ئینتەرنێتەوەی چیت حازر کردەوە بۆ ئەم شەوە؟ مناڵە جوانەکە چیت حازرە؟ خوشکەکەم دایکەکەم چیتان ئامادەیە؟ بەڵێ بۆیە خوای گەورە فەرمێ ئەلهاکم التەکاثر حتى زرتم المەقابر. زۆربوونی شتەکان، زۆربوونی پارە، زۆربوونی دنیا، زۆربوونی سیارە، زۆربوونی شەهادە، ئەلهاکم ئێوە سەری لێ شێوانن. ئەلهانانە ئەلهاکم حتى زرتم المەقابر، هەتا بوون بە میوانی گۆڕ. بەڵێ خەیاڵتان نەبوو، ئاگاتان لە خۆتان نەبوو، بیرتان نەبوو. إذ يقول لصاحبه أنا أكثر منك مالا وأعز نفرا، من كسوكارم زورتر ولتو دولة منترم. اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. أمهم وسري ليشوانين كرمان زيادكا شهادة من برزبه پارەمان زیاد کە شانمان کرد بە منافەسەیە فڵان کەس ئەونەی هەیە من ئەو نەم هەیە چەنی تر بخەمە سەر من ئەبەم بە ئەوە ئەم بە ڕقەمێک ئێستا ڕقەم چوارم چۆنە بم بە ڕقەم. لا إله إلا الله ألهاكم التكاثر حتى زرتم، هەتا دەیت میوانداریەکت لەسەرە، سەدانێکت لەسەرە، یەخوا بەخێر بیت. چیت حازرە بۆ ئەم ڕۆژە؟ چیت حازرە بۆ ئەم شوێنە؟ حتى زرتم بماضي. يعني موضوعك لە ئاسمان براوەتەوە باوکی من، تۆ ماوی سەردانەکە بکەی ئەژنا هەموو شتێک کۆتایی پێ هاتووە. بۆ یاڵێن بەرەو دوا مەزارگەی خۆی بەڕێکرا. بەڵێ ئەو کاتەیەکەی تر هەموو شەهەواتەکەت ئەبڕێ،
نەنان هەیە بیخۆیت، نە ئاو هەیە بیخۆیتەوە، نە ڕووناکی ئەبینی جارێکی تر، نە کەسوکارە بینیتەوە تا ڕۆژی قیامەت. بۆیە ئەم مردنە و ئەم قبرە و ئەم یەکەم شەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جارە نسیحەتی کردوون، فەرمیەتی ئەکثروا ذکر هادم اللذات، زۆر بیر لە مردنکەنەوە کە ئیتر لە هەموو شتێکتان ئەبڕێ و لە هەموو خۆشی و شەهوەتێکتاندا ئەبڕێ، خۆشی نامێنێ. چەند بوو کوزاوە خۆیان حازر کردبوو. وەڵڵا برادەرێکم هەبوو، کوڕێکی باڵا بەرزی جوان، کوڕێکی ئیماندار، تاقانەی دایک و باوک، کۆمەڵە خوشکی هەبوو، تەنها ئەو تاقە برایەمان هەبوو. ئێمە کولیەی طبمانە خوێن، ئەو هەندەسەی معماری و کولیەیەکی تریشی لە پاڵ ئاخێ. خەڵک بە سێ چوار کەس لە داخلیە چوونە ژوورێکە، ئەو بە تەنیا ژوورێکی هەبوو. خەڵک بۆردی بۆ دروست ناکرا، ئەو بۆردەکەی ئەلکترۆنی بوو. ئەو کاتە کارتی شەکراوەکەی خۆی دابەشە کرد کە تەخەڕوجی کرد و دوو شەهادەی هەبوو، نەگەڕایەوە. ئەو شەوەی کە وەعد بوو بێبەزاوە لە گۆڕ ڕابڕێی کرد. بەڵێ وحیل بینهم وبین ما یشتهون كما فعل بأشیاعهم من قبل. مردنەوە یەکەیتر ئەڵێ ستۆپ، وەستە، تەواو، مۆڵەتەکەت تەواو، ئیجازەکەت بەو زەحمە نەبێ، سیارەکەت بخەرە لاوە و خۆت و سیارەکەت بۆ حیجز. إنهم كانوا في شك مريب. أو ڕۆژەیەکەیتر ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون. أو ڕۆژەی بیرێکەوێتەوە، ئەو ڕۆژەی حەلە ئەو ڕۆژەی کە سەرمان لە بەردی ئەلحەدەکەدا، ئەو ڕۆژەیە، ئەو ڕۆژەیە کە خەڵک بە خەیاڵ ئەو شەوەیە کە سەر بەرزەکەیتەوە لەگەڵ خەڵکەکەیا بڕۆیت، بەڵام لوتەیە بە ئەلحەدەکەیا وڵێ ئای ئەوە شەوەکە بوو کە من لێ ترسم. هیچ حساب بۆ کردووە؟ هیچ بیری لێ کردوێتەوە؟ یەک تۆز لەگەڵ خۆتا ڕامێنە و بیرێک لەو شەوەکەرەوە، هیچی تر پێ ناڵێ. والله ئەڵێ ئەو کەسە ئەلفێکی بەسە. واللهی ئەگەر ئامۆژگاری کاری درێژی ژیانی ئێمە تەنها ئەم شەوە و ئەم شوێنە بوایە، والله کافی بوو، پێویستمان بە هیچ ئامۆژگاری کەرێکی تر نەبوو. بەڵێ أفرأيت إن متعناهم سنين ثم جاءهم ما كانوا يوعدون ما أغنى عنهم ما كانوا يمتعون. طبعا حیس و دەیک، ئەو هەموو سفرەیە، ئەو هەموو داعوەتە، ئەو هەموو باخە، ئەو هەموو سەیرانە، ئەو هەموو سەفەری دەرەوەیە، ئەو هەموو دەچوونە لەگەڵ ماڵ و مناڵە، ئەو هەموو پێکێنین و قاقایە تاو. بەڵێ هەمووی ڕۆی. ولقد جئتمونا فرادا كما خلقناكم أول مرة. بەتاکو تەنیایی هاتنەوە، هەر وەکو چۆن یەکەم جار دروستمان کردن. ئەو شەوەیە کە نایبینیت، هیچی تا تۆمار ناکەیت، لافیتەکەی خۆتی تیا نابینیت، لە ڕۆژمێرەکە تا تۆماری ناکەیت. ئەو شەوەیە کە هەم ڕێبواریت، هەم میوانیت، هەم لە قەبرا خانەخەیت. بەڵێ ئەو شەوەیە کە پێوترێ شەوی یەڵدا یان شەوی دەیجوور. شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو، کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو. دڵم وەک حاکمی مەعزوولە قوربان، خەڵاتی وەسڵی تۆی مەنظورە ئەم شەو. دڵیش مایل بە دیدەی تۆیە، بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورە ئەم شەو. لە ئەخیرا فەرمێ مسلمانان دەپرسن حاڵی نالی، لە کونجی بێکەسی مەهجورە ئەم شەو. لە کونجی بێکەسی مەهجورە ئەم شەو. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.